قال الله سبحانه وتعالى: يا داود إنا جعلناك خليفة في الأرض فاحكم بين الناس بالحق ولا تتبع الهوى فيضلك عن سبيل الله. خوي پروردگار فرمي: أي داود، صلاة وسلام خوال داود و لهمو پیغمبران بێ، ئێمە تۆمان کردو بە نیشتەجێ، بە مەسئول، بە دەسەڵاتدار و بە پێشەوا لەسەر زەوی. ئیشی تۆ چییە ئەی داود؟ فەحکم بین الناس، نەک لە بینی مسلمانان، لە بین تێکڕای خەڵکی تۆ عەدالەت بە. فەحکم بین الناس بالحق، واتە بە عەدل و دادپەروەری لە نێوان گەلەکەت، لە نێوان میلەتەکەت، لە نێوان قەومەکەت، بە عەدل و دادپەروەری حکم لە نێوانیان بکە. بڵێ کاربەدەست و مەسئول و دەسەڵاتداری عادل ئەبێ لە کەس و کارەکەی خۆی و دەستی پێ بکات. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: والله لو أن فاطمة بنت محمد سرقت لقطعت يدها. والله أجر فاطمة كتشم دزي بكات بدستي خوم دستي أبرم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا فەرمێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: یەکێک لەو کەسانی کە خوای پەروەردگار قسەیان لەگەڵا ناکات و تەماشایان ناکات و عەذابێکی تند و بەئێشی بۆیان دانا و پاچیان ناکاتەوە لەو تاوانە، کێن؟ یەکێک لەوانە مەلیکون کەذاب. ئەو مەلیکە، ئەو پادشایە، ئەو سەرکردە، ئەو مەسئولی کەوا درۆزنە، درۆکە لەگەڵ خوا، درۆکە لەگەڵ میلەتەکە و شەعبەکەیدا. بۆ چونکە تۆ مەلیشی، تۆ دەسەڵاتداری، پێویستت بەوە نییە کەوا درۆ بکەی. لە کێ ترسی؟ ئەگەر خەڵکێکی ڕەشوڕوتە بێ درۆ بکە، بەڵام تۆ مەلیشی دەسەڵاتداری نابێ بترسی، بەڵکو دەبێ ڕازگۆبی لەگەڵ خوا، ڕازگۆشبی لەگەڵ میلەتەکەتدا. یەکێکی تر لەو کەسانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: صنفان من أمتي لن تنالهما شفاعتي. دوو صنفەیە لە ئومەتەکەی من کە بەر شەفاعەتی من ناکەون لە ڕۆژی قیامەت. فەرمووی: ئیمام ظەلوم خەشوم، ئیمامێکی زاڵمی ستەمکاری داپڵۆسێنەر، ئەوەی کەوا زاڵمە، ستەمکارە، غەشومە، زوڵم لە میلەتەکەیەکە، لە ڕۆژی قیامەت بەر شەفاعەتی پێغەمبەری خوا ناکەوێ صلی الله عليه وسلم. و فەرمێ: ئەیوما ڕاعٍ غەشە ڕەعیەتەه فەهوە فی النار. و هەر کەسێک بوو بە مەسئول و دەسەڵاتدار بەڵام غەشی کرد لە میلەتەکەی، لە ڕەعیەتەکەی، لە شەعبەکەی، واللهی دووچاری ئاگری دۆزەخە بێ، خوا پەنامان بدا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: أشد الناس عذابا يوم القيامة إمام جائر. ئەو کەسەی کەوا تونترین سزای بۆ دانراوە و ئامادەکراوە لە ڕۆژی قیامەت، ئەو کەسانن کەوا پادشا و پێشەوا و سەرکردەی مسلمانانن بەڵام جائرن لە حکمەکەیاندا، زاڵمن. ئەوانەی کەوا بەرپرسیارەتی دە کەس زیاترەکەن لە ڕۆژی قیامەتدا بە باڵبەسراوی ئەیهێنن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: يؤتى به مغلولا يوم القيامة. لە ڕۆژی قیامەتە دەست و پای بەسراوەتەوە، یان عەدالەتەکەی ئەی پچڕێنێ و ڕزگاریەکە بەرەو بەهەشتێ بە، یان ئەوە تا زوڵم و جەورەکەی بەرەو ئاگری دۆزەخێ بات.